دوێنەوە لە ناوچە شاخاویەکانی ئیدارەی سۆران بەفرێکی زۆر باری و ئەم بەفربارینە ئاستەنجی زۆری دروست کرد و ئەمڕۆژ لە دوای نیوەڕۆوە بەفربارینێکی چڕ لە سنتەری شارەکان لە ئیدارەی سۆران و تەواوی قەزا و ناحیەکانی دەبەرەکەی گرتەوە. ئەمە شوای کرد کە چەندین ئاستەنگ بەهۆی ئەم بەفربارینەوە دروست بێتن. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای کاک ڕەوەند هاودیانی وتەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران. کاک ڕەوەند سڵاوتان لێ بێتن. ئێوە دوو ڕۆژە ماندوون لەگەڵ هاوڵاتیان بەهۆی ئەو بەفربارینەی کە باریوە، ڕووداوەکان چۆنن، ئاستەنگەکان چۆنن لە ئێستانی؟ بەڵێ بەهۆی ئەم شەپۆڵە بەفربارانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی سنووری ئیدارە سەربەخۆی سۆران کردووە، ماوەی دوو ڕۆژە تەواوی تیمەکانمان بە تەواوی ئەفسەران و کارمەندانمان لە ئەرکداین وەکو یەشگری بەردەوام لە بەڕێوەبەراتیمان و تەواوی بنکەکان بە پێی سنوور جوگرافی دابەشکراوی ماوینێتەوە. چەندین ئاستەنگی هاتوچۆ دروست بۆ ئەمڕۆ بە تایبەتی کاتژمێر 4 بۆ 5 ئێوارە لە ماوەی یەک کاتژمێر زیاتر لە 150 کەس پەیوەندیان بە ئێمەوە کرد بۆ داوای هاوکاریان کرد کە لە ڕێگاکانی سەنتەری قەزای سۆران بۆ قەزاکانی دەوروبەری چەندین ئاستەنگ دروست بوو لە ڕێگاکانی سەری بەرد، لە لۆفەکانی سپیلێک، لە بێخاڵ، لە لۆفەکانی ڕواندز و لە تەنانەت لە نێو سەنتەری شاریش چەندین ئۆتۆمبیلگیری خواردبوو. بەداخەوە ئێمە ئەوەندە ئامێر و کەلوپەلی پێویستمان لە بەردەست نییە کە بتوانین بە کات کۆنتترۆلی تەواوی ئەو ڕێگانە بکەین، بەڵام ناچارین بۆ بەهانەچوونی هاوڵاتیان تیمەکانمان بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەر و ئەفسەرەکان دابەشکران. هەر یەکە بە تیمێک بۆ یارمەتیدانی ئەوانە چووە. سوپاسی لانە پەیوەنددارەکان دەکەین بە تایبەتی تیمەکانی پاراستنی ڕێگاوبان و شارەوانیەکان کە هاوکار بوون، ئەگەرنا لەوانەیە کارەساتێکی مرۆیی گەورە دروست کرد، چونکە لە هەموو شوێنەکان زیاتر 100 بۆ 150 ئۆتۆمبیل گیری خواردبوو کە پڕی لە سەرنشینی منداڵ و ئافرەت و پیر و پەککەوتەی تێدا بوو. بۆیە داواکارین لە هاوڵاتیان کە لە کاتی وا پێویستە لە ماڵەکانیان بمێنەوە و مجازفە بە ژیانیان نەکەن، چکە ڕێگاکان هەموو ناوچەی شاخاویە ڕێگاکان شاونین لە کاتی بەفرێکی زۆر بێت ئەو ڕێگانە بەکاربینن. بۆ پێویستە هاوڵاتیان پابندی ڕێنماییەکانی بەرگری شارستانی و بەلایانی هاتوچۆ و تەواوی فەرمانگە پەیوەنددارەکانی تر بن بۆ سەلامەتی گیانی خۆیان. بە تایبەتی پێشبینی دەکرێت کە لە بەرەبەیانی ئەمڕۆ پلەکانی گەرما بۆ ژێر سفردا بەزێ ئەمەش دەبێتە هۆی بەستنی شەقامەکان و شیاونیە هاوڵاتیان ڕێگاکان بەکاربێنن، ڕێگا بە تایبەتی ڕێگا شاخاویەکان تاوەکو نیوەڕۆ مەترسی هەیە لەسەر ئەو ڕێگانە. ئێمە بۆیە داوا لە شوفێران دەکەین لەبەر سەلامەتی خۆیان، ئەگەرنا بابەتی هاوچۆ پەیوەنددارە بە برایانی هاوچۆ، بەڵام بۆ سەلامەتی و دروست نەبوون هیچ ڕووداوێک و گیان لە دەستدانی هاوڵاتیانمان داوایان لێ دەکەین لە ماڵەکانیان بمێنەوە و پابندی ڕێنمایەکانی ئێمە. پابند نەبوونی شۆفێران و هاوڵاتیان بەگشتی لە کاتی بەفربارین ئێستابینی بەفرەباری هاوڵاتیان ئەسنە دەرەوە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنەوە؟ هاوڵاتیان شارەزاییان نییە لە نێو بەفر کە تووشی حادیسە و تووشی گیرخواردنە بن؟ وەکو دەزانین چەند ساڵێکە بەفر لە سنتەریش بە تایبەتی لە سنتەری شارەکان نەباریوە. ئەم بەفری ئێستا وای کرد دیمەنێکی دڵخۆشی ببەخشێت بە هاوڵاتیان و بەشێک لە هاوڵاتیان بۆ چێژوەرگرتن لەم دیمەنە دڕفێنەی بەفربارین بە کۆمەڵ و بە لێشاو هاتنە دەرەوە. ئەمەش وای کرد لە چەندین شوێن تەنانەت لە نێو سنتەری شارەکانش ئاستەنگ دروست بێت یاخود لە ڕێگاکان، چکە ناوچەی ئیداری سەربەخۆی سۆران ناوچەی شاخەوی بەشێک لە ڕێگاکانی سەختن بە ئاسایی سەختن بۆ شوفێران. چیزای بگاتە ئەوەی کە لە حاڵەتی بەفربارین بۆ نمونە ڕێگای سنتەری سۆران بۆ قەزای سیدەکە بە تایبەتی لە پێچەکانی سەری بەرد کە زۆر مەترسیدارن و بەشێکی زۆری هاوڵاتیان زیاتر لە 200 ئۆتۆمبیل لەوێ گیریان خواردبوو، تا ئێستاش بەشیشیان لەوێ ماونەتەوە. هیوادارین بۆ چێژوەرگرتن مجازفە بە ژیانی خۆیان نەکەن. هەرەنووسی و هاوڵاتیانە چی بەسەر هات کە دوێنێ گیریان خواردبوو؟ هەمویان تەواوی ئەو هاوڵاتیانەی کە دوێنێ بەشێک گەشتیار بوون و بەشێکیش شوانکار بوون بە سەلامەتی ڕزگارکران لەلایەن تیمەکانی ئێمە و تیمەکانی تری فەرمانگە پەیوەنددارەکانی سنووری قەزای سیدەکان و بە سەلامەتی گەڕانەوە نێو خانەوادەکانیان. زۆر سپاس کاک ڕەوەند هاودیانی وتەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران. بەڵێ کاکێر ئارەز، تەواوی ڕێگاوبانەکانی سنووری ئیدارەی سۆران هەم ڕێگای سەریبەردی بۆ سۆران کە بە سیدەکانە بەسێتەوە، ڕێگای زینیوەرد هەیە، حاجی ئۆمەران و سپیلێک ئاستەنجی هاتوچۆیان هەیە. بەشێک لەو ڕێگانە داخراون و مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لە دوینەوە بەهۆی بەفربارین ئاستەنجی زۆری بۆ دروست بووە و داخراوە ڕێگاکە شیاو نییە بۆ هاتوچۆکردن. پێویستە هاوڵاتیان کە گوێبیستی ئێمەن پابند بن بە ڕێنماییەکانی هاتوچۆوە لەو ڕۆژانەی کە بەفر ئابارێتن سەردانی ناوچە شاخاویەکان نەکەن بۆ وێنەگرتن، بۆ ئەوەی ژیانیان نەکەوێتە مەترسی کاتێک کە کەش ئاسایی بۆ ئەو ناوچانە بەفریان تێدا ئەمێنێ. پێویستە هاوڵاتیان لەو کاتانە سەردان بکەن، نەک لە کاتی بەفربارین کە ئەمڕۆ ئەوەی بینیمان هاوڵاتیانێکی زۆر لە ناوچە
جیاجیاکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئیدارەی سۆران لە ناوچە شاخاویەکان گیریان خوارد و تووشی مەترسی بوون، مەترسی لەسەر ژیانیان هەبوو. بۆیە پێویستە هاوڵاتیان پابند بن و نەسنە و ناوچانە لە ماڵەکانی خۆیان بمێنەوە و لەم ڕۆژانە گەشت نەکەن. زۆر باشە، زۆر سپاس. ئەم شەو لە ئیدارەی سۆران زیاتردا ئەبەزن 6 پلە ئەچێتە ژێر سفرەوە. زۆر باشە، با وێنەکانت بەردەوام بێت ئازاتۆ لە سۆرانەوە وێنەکانت بەردەوام بێت. دەچینە لای پەیامنێرمان لە سنووری چەمچەماڵەوە ڕێبین محەممەد. ڕێبین باش خۆت پێچاوەتەوە، دۆخەکە چۆنە لەوێ؟ دۆخەکە تاوڵی ساردا